محکوم کردنی هێرشه ئاسمانیەکانی ئەرتەشی تورکیە لە قووڵایی خاکی کوردستانی عێراق. وەزارەتی بەرگری تورکیە باسی لە هێرشی ئاسمانی بەرینی ئەرتەشی ئەم وڵاتە دژ بە پێگەکانی بە وتەی خۆیان حیزبی کرێکارانی کوردستان واتە پەکەکە لە باریکەی سنووری کوردستانی عێراق و ئێران لە ناوچەی ئاسۆس کرد. بەپێی راپۆرتە بڵاوکراوەکانی سایتی وەزارەتی بەرگری تورکیە، بەرەبەیانی ڕۆژی سێشەممە 2 مانگی خەرمانانی 1400 هەتاوی، فڕۆکە جەنگیەکانی هێزی ئاسمانی ئەم وڵاتە 200 کیلومتر هاتوونەتە ناو خاکی هەرێمی کوردستانەوە و 28 ئامانجیان لە ناوچەی ئاسۆس بۆمباران کردووە و بە ئیدعای خۆیان زەربەیەکی قورسیان لە پێگەکانی حیزبی کرێکارانی کوردستان داوە. راپۆرتەکە لە درێژەدا باسلەوە دەکات کە 20 فڕۆکەی جەنگی تورکیا و درۆنەکانی ئەم وڵاتە ئەمبارەکانی چەکوچۆڵ و حەشارگەکانی پەکەکەیان کردوتە ئامانج. بەپێی وێنە و گرتە ڤیدیۆ بڵاوکراوەکان لەلایەن ئەرتەشی تورکیەوە، ئەم ئۆپراسیۆنە لەلایەن خەلووس ئاکار وەزیری بەرگری تورکیا بە شێوەی ڕاستەوخۆ هیدایەت و ڕێبەری کراوە. هەموو ئیدعاکانی دەوڵەتی تورکیە سەبارەت بە پێگەکانی پەکەکە لە حاڵێکدا کە خەڵکی دانیشتووی ناوچەکە باس لەوە دەکەن کە هیچ نیشانەیەک لە حزوری هێزەکانی ئەم حیزبە لەم ناوچەیە نەبیندراوە. هەر لەم بوارەدا زانا عەبدوڕەحمان فەرمانداری شارستانی پێنجوێن لە وتوێژ لەگەڵ سایتی شارپرێس ڕایگەیاندووە کە ئەم بۆمبارانە کاتژمێر 6:30 دقیقەی بەیانی ڕۆژی سێشەممە لە ناوچە ئاوەدانەکان و گوندەکانی دەوروبەری شاری پێنجوێنی سەر بە پارێزگای سلێمانی ئەنجام دراوە کە 5 دقیقە لە شاری پێنجوێن دوورن. ناوبراو هەروەها ڕایگەیاند کە ئەم بۆمبارانە خەساری گیانیان لێ نەکەوتوێتەوە، بەڵام دەیان ملیۆن دینار زەرەری مادی لە باخ و لە وەرگە و دارستانەکانی ناوچەکە داوە. شارەداری پێنجوێن هەروەها دەشڵێ کە 3 ناوەندی سەرەکی حکوومەتی هەرێمی کوردستان واتە سەرۆکی هەرێم، سەرۆکی دەوڵەتی هەرێم و پەرلەمانی خۆجێیی هەتا کاتی بڵاوبوونەوەی ئەم هەواڵە هیچ کاردانەوەیەکیان لە خۆیان نیشان نەداوە. ڕێکخراوی CPT ئەمریکاش ڕایگەیاندووە کە بۆمبارانەکە لە ناوچەی پێنجوێن و لە دەوروبەری 8 گون ئەنجام دراوە و بۆ ماوەی 20 خولەک درێژەی بووە. خەڵکی ناوچەی پێنجوێن و گوندەکانی دەوروبەر پاش هێرشی هێزە ئاسمانیەکانی ئەرتەشی تورکیا لە وتوێژ لەگەڵ کاناڵە ماهوارەیی و میدیا کورد زمانەکانی ناوچەکە نیگەرانی قوڵی خۆیان لە ئاستە سرێژیەکانی ئەرتەشی تورکیا دەربڕیوە و ڕایانگەیاندووە کە هێزە چەکدارەکانی پەکەکە لەم ناوچەیە حزوریان نییە و تورکیە بە ئەنقەست و بە ئامانجی ناسەقامگیرکردنی ناوچەکە دەستەداتە ئەنجامدانی ئەم جۆرە هێرشانە. شانی باسە هەتا ئێستا بەدەیان جار درۆن و فڕۆکە جەنگیەکانی ئەرتەشی تورکیا لە ناوچە سنووریەکان و دەوروبەری شاری ڕانیا، قەڵاتزێ و تا شارەکی ماوەت و کێوەکانی ئاسۆس دەستیان داوەتە بۆمباران و لە ناوبردنی ئامانجە دیاریکراوەکانیان. بەڵام ئەوە یەکەم جارەکە لەم ئاستەبەرینەدا بە 20 فڕۆکەی جەنگی و درۆنی نظامی لە دەوروبەری شاری پێنجوێن لە 200 کیلومتری سنووری تورکیا بە بیانووی لە ناوبردنی پێگەکانی حیزبی کرێکارانی کوردستان واتە پەکەکە هێرشی نظامیان ئەنجام داوە. هێرشی نظامی جەنایەتکارانەی ئەرتەشی تورکیا لە ماوەی ساڵانی ڕابردوودا بۆ سەر هەرێمی کوردستانی عێراق لە حاڵێکدا ئەنجام دەدرێت کە ئەم ناوچەیە بەردەوام لەژێر پۆشش و کۆنتڕۆلی ئاسمانی ئەمریکا و هاوپەیمانانیدایە. هەروەها هێزەکانی دەوڵەتی ناوەندی عێراق بەپێی یاسای دەوڵەتی فێدەراڵ لە ناوچە سنووریەکانی نێوان ئێران و تورکیا لەژێر ناوی سنووروانان جێگر کراون و لە بەغدا موچەی مانگانە وەردەگرن. حکوومەتی هەرێمی کوردستانیش بەڕواڵەت دەسەڵاتداری ئەم ناوچانەیە. بەڵام لەشکەرکێشی ئەرتەشی تورکیا بۆ سەر خاکی عێراق لەوانە جێگیرکردنی هێزەکانی لە نزیکی مووسڵ بە عیشقا و دروستکردنی دەیان پێگە و خاڵی نظامی بە بەرینایی دەیان کیلومتر لە ناوچەی سنووری بادینان و زاخۆ لە ناو خاکی کوردستانی عێراق نیشانەی هاو ئاهەنگی و چاوپۆشی زیاتری لایەنە دەرگیرەکانی کوردستان و مەسەلە کووردە لە هێرشەکانی ئەرتەشی تورکیا. ئەم هێرشانە
بەکردەوە دژ بە دەسەڵاتی خۆجێیی هەرێمی کوردستانە و لە هەمان حاڵدا پشتیوانی و هاو ئاراستەیی ئاشکرا و نەهێنی دەوڵەتانی ئێران، عێراق، سووریا و ئەمریکاشی لەگەڵە. لە ڕاستیدا کێشە ناوخۆییەکانی کۆمەڵگەی کوردستانی عێراق لەوانە نامۆبوونی خەڵک لە دەسەڵات، گەندەڵی بەرینی ماڵی و ئیداری، بێکاری، گرانی، کۆچکردنی بەرینی لاوان بۆ دەرەوەی وڵات، قوڵبوونەوەی بەردەوامی بۆشایی نێوان هەژاری و سەروەت، حزوری بەرینی ئابووری و ئەمنیەتی دەوڵەتانی ئێران و تورکیە و باندا تەرۆریستەکانیان لە خاکی عێراق بەگشتی و لە ناوچەی کوردستان بە تایبەتی، سیاسەتی قازانجپەرستانە و ئۆتۆریتە خوازانەی ئەمریکا و نیگەرانی لە بردنە دەرەوەی هێزەکانی لە عێراق و کوردستان و دابینکردنی بوار بۆ دەخاڵەتی زیاتری ئێران و تورکیە لەم وڵاتە و بە تایبەت لە کوردستان بە شێوەی ڕاستەوخۆ ویان لەلایەن دەست و پەیوەندیەکانیان لە هۆکارە سەرەکیەکانی بارودۆخی ناڕوون داهاتووی لێڵ و هێرشەکانی تورکیا و هێندێک جار کۆماری ئیسلامی لە کوردستانی عێراقە. هێرشی ئاسمانی بۆ سەر ناوچەکانی هەڵکەوتوو لە قووڵایی کوردستانی عێراق، زەوتکردنی ئەمنیەت لە خەڵک و زیانگەیاندن بە زەوی و باخی ئەو خەڵکەی کە بژێوی ڕۆژانەیان لەم ڕێگەوە دابین دەکەن، کردەوەیەکی جنایەتکارانەیە و مەحکومە. لە بارودۆخێکدا کە هەموو لایەنە قازانجبەرەکان چاوی خۆیان بەسەر دەستڕێژیەکانی دەوڵەتی تورکیە لە خاکی عێراق بەستووە، جەماوەری یەکگرتووی گشت ناوچەکە بە پشتبەستن بە هێزی وشیار و ڕێکخراو و پشتیوانی نێونەتەوەی خەڵکی هاوچارەنووس دەتوانن دژ بەم دەستڕێژیانە ڕاپەڕن.